کۆمەڵگای بەدوور لە مادەی هۆشبەر و بەدوور لە ئەشکەنجە لە گرەوی ڕووخاندنی کۆماری ئیسلامیدایە. ئەمڕۆ شەممە 26 ژوئان بەرابەر لەگەڵ 5 مانگی پوشپەڕ هاوکاتە لەگەڵ 2 بۆنەی گرنگی جیهانی. یەکەم ڕۆژی جیهانی پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە و دووهەم ڕۆژی جیهانی خەبات دژ بە مادەی هۆشبەر. ئەم بۆنانە لەلایەن کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکانەوە دیاری کراون. کۆماری ئیسلامی لە زۆمرەی ئەو ڕژیمانەیە کە لە هەردوو بواردا لە ڕەدیفی یەکەمی تاوانبارانی داسەپاندنی ئەشکەنجە و بازرگانیکردن بە مادەی هۆشبەردایە کە قەرارە ئەمڕۆ و بیرهێنەرەوەی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم دوو دیار دەیەبێت. ئەگەرچی بەکارهێنانی ئەشکەنجە لە زۆربەی وڵاتانی جیهان کە نێونەرانیان لە کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکاندا بەشداری دەکەن باوە، بەڵام لە ناو دەوڵەتانی جیهاندا کۆماری ئیسلامی خاوەن پلەی یەکەمی بەڕێوەبردنی ئەشکەنجەی وەحشیانە و درێژماوەیە. ئەم ڕژیمە بۆ بەکارهێنانی ئەشکەنجە لەژێر ناوی حدود و تەعزیرات پاساوی شەرعی و یاساییش دێنێتەوە. بەدەیان جار لە بیرەوەری زیندانیان و ئەشکەنجەدراواندا هاتووە کە بەو بەندکراوانەی لەسەر هەڵوەستی خۆیان پێداگریان کردووە وتویانە ناهێڵین زیندوو لێرە بچنە دەرێ تا ببنە قارەمان. بەڵام ئەشکەنجەکردن تەنیا تایبەت بە ڕژیمێکی دیکتاتۆر و هاری وەک کۆماری ئیسلامی نییە. بۆ نمونە دەوڵەتی ئەمریکا کە ئیدعای ئەوە دەکات سەرچاوەی دموکراسی دنیای پێکێناوە، چەندین دەیە کە لە ئەشکەنجەدان، داڕشتنی کودتا و هێنانە سەرکاری سەرانی ئەشکەنجەدەر، داهێنانی شێوازی ئەشکەنجەی جەستەیی و ئەشکەنجەی ناسراو بە ئەشکەنجەی سپی و بەرهەمهێنانی ئامرازی ئەشکەنجە و ناردنی بۆ وڵاتانی ئەشکەنجەدەری دنیا چالاک بووە. زۆر یەک لە شێوازەکانی ئەشکەنجە کە لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەکاردەهێنرێن لەلایەن دەوڵەتانی ئامریکا و ئیسرائیلەوە داهاتوون. بۆ نمونە بەکارهێنانی ئامرازێکی ئەشکەنجەی وەک تابوت کە داهێنانەکەی بە حاج داود ڕەحمانی پاسەوانی زیندان و ئەشکەنجەدەری ڕسوا نسبەت دەدەن، پێشتر لەلایەن ئەرتەشی ئەمریکاوە دژ بە ڤیت کۆنگەکان لە ڤیەتنام بەکارهێنرا بوو. لە بواری ڕۆژی جیهانی خەبات لەگەڵ مادەی هۆشبەر کارنامەی کۆماری ئیسلامی هەر لەم ڕەدیفەدایە. گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بێداد دەکات و بێگومان هەموو ڕێبوارێک ئەم ڕاستیە دەتوانێت بە ئاشکرا ببینێ. بەڵام ئامارەکان دیمەنێکی بەژانترمان لەم حەقیقەتە پێنیشان دەدەن. ئەو ئامارانەی کە جاروبارە لە زمانی بەرپرسانی ڕژیمەوە دەبیسترێ، ژمارەی گیرۆدەبوانی مادەی هۆشبەر لە ئێران 3.5 ملیۆن کەس و ئامارە غەیرە ڕەسمیەکان ئەم ڕەقەمە پتر لە 8 ملیۆن کەس بەراورد دەکەن. ئەگەر مامناوەندی بنەماڵەیەکی ئێرانی 4 کەس لە نەزەر بگرین، ئەو کات پتر لە 30 ملیۆن کەس لە جەمعیەتی ئێران لە ئاستی بنەماڵە و کۆمەلگادا گرفتاری کارەساتی ئێعتیاد و دواهاتەکانی. بەپێی هەر ئەم ئامارانە نەتەنیا ژمارەی گیرۆدەبوانی ئەم مادەیە زیادیان کردووە، بەڵکو تەمەنی ئێعتیاد لە ناو لاوان و تازە لاواندا یەکجار هاتۆتە خوارێ و گەیشتۆتە خوارتر لە 14 ساڵ. بەپێی هەر ئەم ئامارانە ڕۆژانە نزیک بە 500 کەس بە ژمارەی موعتادانی ئێران زیاد دەبێت و ساڵانە 800 تۆن مادەی هۆشبەر لە ئاستی ئێراندا بەکاردەهێنرێت. خەڵک باش دەزانن کە هۆکاری سەرەکی زیادبوونی مادەی هۆشبەر چ کەسانێکن و بازرگانانی مەرگچێن. هەمووان دەزانن کە سەری ئەم سەنعەت و بازرگانیە دژەمرۆیە بەکوێوە گرێدراوە و چۆن فەرماندە باڵاکانی کۆماری ئیسلامی و سەرانی دەسەڵاتدار و ملهۆڕ و چەقۆکێشانی لیباس شەخسی سەر بە ڕژیم تۆڕێکی گەورەی مافیای بەرهەمهێنان و بڵاوکردنەوە و فرۆشی مادەی هۆشبەریان پێکهێناوە و هەر ئەم جەنایەتکارانەش بوونەتە فەرماندەی ڕێگریکردن لە قاچاقچیانێک کە لە خۆیان نین و هەر هەمویان سەردارانی سپا و بەڕێوەبەرانی دامەزراوە ڕەنگا و ڕەنگەکانی دیکەی ڕژیمن. گشت ئەم جەنایەتکارانە پێکهێنەری ئەو تۆڕەبەرین و زەبەڵاحن
کە تێیدا بازرگانی بە کاڵای مەرگ دەکرێت و بەنیازن ئیرادە و شعوری لاوانی ئێرانی پێبسووتێنن. کۆماری ئیسلامی ڕیاکارانە لە جیاتی یەکڕۆژ هەفتەیەکی لەژێر ناوی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادەی هۆشبەر دیاری کردووە و چەند ساڵێکە بەم بۆنەوە هێندێک شانۆی ڕیاکارانە لەسەر تاسەری ئێران کە یەکێک لە ئامانجەکانی وەرگرتنی یارمەتی ماڵی زیاتر لە ناوەندە نێونەتەوەیەکانی خەبات لەگەڵ مادەی هۆشبەرە بەڕێوە دەبات. لە سەروبەندی ئەم هەفتەیەدا کاربەدەستانی دەوڵەت، فەرماندەکانی سوپا و هێزی ئینتیزامی، ئیمامانی جومعە و ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادەی هۆشبەر هەراهوریایەکی تەبلیغاتی فریوکارانەیان وەڕێخستووە. ئەم هەراهوریا تەبلیغاتیە لە بارودۆخێکدا بەڕێوە دەچێت کە کۆماری ئیسلامی لەناو خەڵکی ئێراندا بەوە ناسراوە کە ئیعتیادی کردوتە یەکێک لە بەژانترین ئازارە کۆمەڵایەتیەکان. لێکۆڵینەوە بەڵگەمەندەکان نیشانی دەدەن کە سوپای پاسداران مادەی هۆشبەری بەرهەمهاتوو لە ئەفغانستان بۆ تورکیە و ئوروپا قاچاغ و ترانزێت دەکات و خاوەن و دامەزرێنەری ژمارەیەکی زۆر لە لابراتۆرەکانی بەرهەمهێنانی مادەی هۆشبەری شیشەیە و لە ناو لاوانی ئێران بە تایبەت لە ناوچە کوردنشینەکانی ئێران و عێراقدا بڵاوی دەکاتەوە. سوپای پاسداران ئینحساری بازرگانی و سەوداگەری مادەی هۆشبەری لە ئێران لە اختیاردایە و فەرماندەکانی معاملەچی ئەم ناوەندە لە ڕێگەی بەرهەمهێنان، قاچاغ و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر بە سوودی کەڵان گەیشتون. کەوابوو هۆکاری پەرەسەندنی گیرۆدەبوونی لاوان بە مادەی هۆشبەر لە ئێران کۆماری ئیسلامیە. هەر بۆیە بەم ئێعتبارە خەبات دژ بە مادەی هۆشبەر و پەرەپێدانی لە ناو کۆمەلگای ئێران لە خەبات دژ بە کۆماری ئیسلامی جیانیە. کۆمەلگای سالم و بە دوور لە مادەی هۆشبەر و بە دوور لە ئەشکەنجە لە گرەوی ڕووخاندنی کۆماری ئیسلامیدایە.